سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان درێژەی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە چەند شاری کوردستان گیان لە دەستانی کۆڵبەرێک لە سنووری پیرانشار برینداربوونی شارومەندێک بەهۆی تەقینەوەی مین لە سەردەشت ڕێپێوانی گەورەی کەشاوەرزان لە ئێسفەهان و فەلاوەرجان بەیانیەی کانونی سنفی فەرهەنگیانی ئێران سەبارەت بە ڕێژەی حەقدەست یان لە دەستان و برینداربوونی 21 کارگەر لە قەزوین و میاندواو و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان. هێرشی شارەداری و هێزە ئینسامیەکان بۆ سەر بنەماڵەیەک لە ئیلام ڕۆژی سێشەممە 12 خاکە لێوەی 1404 هەتاوی شارەداری ئیلام بە هاوکاری هێزە ئینسامیەکانی ئەو شارە هێرشیان کردە سەر خێزانێکی هەژار لە دەوروبەری ئەو شارە و هەوڵی ڕوخاندنی خانووەکەیاندا. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە خاوەنی ئەو خانووە کە هەوڵی ڕوخاندنی ماڵەکەیان داوە لە بەرامبەر هێزەکانی ڕژیم بەرگری لە خۆی کردووە و ئەندامێکی خێزانەکە لە پێشچاوی خەڵک هەوڵی خۆکوژی داوە کە لەلایەن خەڵکەوە ڕێگری لێکراوە. درێژەی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە چەند شاری کوردستان لە 2 ڕۆژی ڕابردوودا خەڵکی ئازادی خواز لە ناوچەکانی کانی دینار، نگڵ، ماراو، بەدرا، سەراب ئەیوان، گەڕوس و بزوەش ئاگری نەورۆزیان داگیرساند و لەگەڵ موسیقا ئاهەنگێکیان گێڕاوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە ئاوایەکانی مارا و بزوەشی سەر بە شاری کامیاران، کانی دینار و نگڵی سەر بە شاری مەریوان، ناوچەی گەڕوسی سەر بە شارستانی بیجار و شارەکانی بەدرە و ئەیوان لە پارێزگای ئیلام بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی بە یاخی سووریان بەدەستەوە گرتووە و بە دەور ئاگری سەرکەوتندا دروشمی ژنجیان ئازادیان وتوەتەوە. گیان لە دەستانی کۆڵبەرێک لە سنووری پیرانشار ڕۆژی یەکشەممە 10 خاکە لێوەی 1404 هەتاوی کۆڵبەرێکی خەڵکی پیرانشار بە ناوی عەکاش تەربیەت تەمەن 37 ساڵ لە سنووری ئەو شارە بەهۆی سەرمابردووی گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز عەکاش تەربیەت کۆڵبەری خێزاندار و باوکی 2 منداڵ لە سنووری دەستارەی سەر بە شارستانی پیرانشار لە کاتی کۆڵبەریدا بەهۆی سەرمابردووی گیانی بەخت کردووە. فڕێدانی زبڵ و پاشماوەی شاری بیستون بۆ نێو ڕووباری ئەو شارە. بەپێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی شارەداری بیستون بە فەرمانی حەسەن هیممەتی شارەداری ئەو شارە زبڵ و پاشماوەی شارەکەیان لە نێو ڕووباری بیستوندا فڕێداوە. بە وتەی چالاکانی مەدەنی بیستون دەرکردنی ئەو بڕیارە لەلایەن بەرپرسیکی دەوڵەتی پێچەوانەی یاسای شارەداریە و کارەساتی ژینگەی لێ ئەکەوێتەوە. فڕێدانی زبڵ و پاشماوەی ئەو شارە لە نێو ڕووباری بیستون کە سەرەکی ترین سەرچاوی ئاوی ئەو ناوچەیە کاردانەوەی دانیشتوانی ئەو شارەی بە دوای خۆی داهێناوە و چالاکانی مەدەنی بیستون سکاڵایان لەسەر ئەو شارەدارە تۆمار کردووە. برینداربوونی شارومەندێک بەهۆی تەقینەوەی مین لە سەردەشت ڕۆژی چوارشەممە 13 خاکە لێوە شارومەندێکی خەڵکی سەردەشت کە ناسناوی هێشتا ئاشکرا نەکراوە بەهۆی تەقینەوەی مین بە سەختی بریندار بوو. بە وتەی بەرپرسانی شاری سەردەشت هێزەکانی ئۆژانسی ئەو شاروم ببورن هێزەکانی ئۆژانس ئەو شارومەندەیان بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانە کردووە و هێشتا زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی بڵاو نەکراوەتەوە. جێگای ئاماژەیە کە ساڵانە دەیان شارومەندی دانیشتووی ناوچەی سنوورەکانی کوردستان بەهۆی تەقینەوەی مینی چێندرای سوپای پاسداران و پاشماوەکانی شەڕی ئێران و عێراق بریندار کەم ئەندام یان قوربانی دەبن. ڕێپێوانی گەورەی کەشاوەرزان لە ئێسفەهان و فەلاوەرجان ڕۆژی سێشەممە 12 خاکە لێوەی 1404 هەتاوی کەشاوەرزانی ئیسفەهان و فەلاوەرجان بۆ جارێکی دیکە دشت بە نەدانی هەقاوە ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی ئەو ویدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە سەدان کەشاوەرزی ئیسفەهانی با بەدەستەوەگرتنی پلاکارت و وتنەوەی دروشم لەسەر شەقامەکانی ئەو شارە ڕێپێوانیان کردووە و خوازیاری پێدانی هەقاوەی زایەندەڕوود بوون.
هاوکات جوتیارانی شارستانی فەلاوەرجان لە ڕۆژاوای ئیسفەهان پەیوەست بە ناڕەزایەتی کەشاوەرزان بوون و لە بەردەم فەرمانداریدا خۆپیشاندانیان کردووە. کەشاوەرزان ڕایان گەیاند ئەوە تەنیا کۆبوونەوەیەکی ئاسایی نییە، بەڵکو خەباتێکە دژ بە نادادپەروەری و هەوڵێکە بۆ ژیانێکی شایستە. چالاکی ئازادیخوازان دژ بە کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە ئازادیخوازانی ئێران لە شارەکانی تاران، مەشهەد، ئیسفەهان و کەرەج دژ بە کۆماری ئیسلامی چالاکیان ئەنجام داوە و دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. بەپێی زانیاریەکان کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە ڕۆژانی پشودانی نەورۆزیشدا بێکار نەبوون و درێژیان بە خەبات دژ بە ڕژیمی سەرکوتکەری ئیسلامی داوە. گەنجانی شۆڕشکێر لە دروشمەکانیاندا خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بڕیاری بەڕێوەبەرانی شێرکەتی حەوت تەپە بۆ بێکارکردنی دەیان کرێکار. بەپێی راپۆرتی ڕێکخراوە کرێکاریەکان بەڕێوەبەرانی شێرکەتی نەیشەکەری حەوت تەپە لە جەلسەی ڕۆژی سێشەمەیان لەگەڵ شۆرای تەئمینی شارستانی شوش بڕیاریان داوە دەیان کرێکاری قەراردادی ئەو شێرکەتە لەسەر کار دەربکەن. بە وتەی چالاکانی کرێکاری نزیک بە 4,000 کارگەری قەراردادی لە شێرکەتی نەیشەکەری حەوت تەپە کار دەکەن و بەڕێوەبەرانی شێرکەت و بەرپرسانی دەوڵەتی لە شارستانی شوش بڕیاری بێکارکردنی 1500 کرێکاریان دەرکردووە. کرێکاران دەڵێن کەعب ئەمیر نوێنەری شاری شوش لە مەجلیسی کۆنەپەرستی ئیسلامی لە پشت ئەو بابەتەوەیە و ئەوان لە بەرامبەر ئەو نادادپەروەریەدا بێدەنگ نابن. بەیانیەی کانونی سنفی فەرهەنگیانی ئێران سەبارەت بە ڕێژەی حەقدەست. کانونی سنفی فەرهەنگیانی ئێران لە بەیاننامەیەکدا ڕایگەیان لە نێو وەزارەتخانەکانی کۆماری ئیسلامیدا کەمترین ڕێژەی حەقدەست لەلایەن وەزارەتی پەروەردە بە پێرسونەلی ئاموزوو پەروەرش دراوە. بەپێی زانیاریەکان زۆرترین ڕێژەی حەقدەست و مەزایە لەلایەن وەزارەتخانەکانی ئابووری، وزە و کار بە کارمەندانیان پەرداخت کراوە و کەمترین ڕێژە لەلایەن وەزارەتخانەکانی پەروەردەوە، بێهداشت، ئێرشاد و وەرزش بە کارمەندانیان دراوە. بەپێی ئامارە دەوڵەتیەکان هێڵی هەژاری لە گەورە شارەکان 35 ملیۆن تمەنە و بۆ شارە بچووکەکان 30 ملیۆن تمەن دیاری کراوە، لە حاڵێکدا موعەلمان تەنیا 15 ملیۆن تمەن وەردەگرن. گیانلەدەستان و برینداربوونی 21 کارگەر لە قەزوین و میاندووە و ڕۆژانی سێشەممە و چوارشەمە 12 و 13 خاکە لێوە لە دوو ڕووداوی کاردا کرێکارێکی خەڵکی میاندووە و گیانی لەدەستا و 20 کرێکار لە باغستانی قەزوین بریندار بوون. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 27 ساڵی خەڵکی میاندووە و لە کاتی کارکردن لە گوندی مەمدەڵ بەهۆی بەرقگرتووی گیانی لەدەستاوە. لە ڕووداوی دووهەمدا کۆگایەکی کەلوپەلی ساختمانی لە باغستانی قەزوین ئاگری گرتووە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 20 کرێکار بریندار بوون کە 2 کەسیان لە نەخۆشخانە بەستەری کراون. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانی ئیسفەهان. بەیانی شەممە 9 خاکە لێوە حکمی ئەعدامی 2 بەندکراو لەوانە ژنێک بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەس لە زیندانی ئیسفەهان جێبەجێ کراوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەندکراوێکی ژن بە ناوی مەهناز کاکایی تەمەن 24 ساڵ بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس لە زیندانی ئیسفەهان ئیعدام کراوە. هاوکات سزای سێدارەی بەندکراوێکی دیکە بە ناوی عەلی سەفەویان تەمەن 40 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە هەمان بەندیخانە جێبەجێ کراوە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە ئاڵمان. ڕۆژی سێشەممە 12 خاکە لێوەی 1404 هەتاوی ئێرانیانی ئازادیخواز هاوکات لەگەڵ مانگرتنی بەندکراوان لە کارزاری سێشەممانەی نابۆ سێدارە لە شارەکانی هامبورگ و فرانکفۆرت دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێی زانیاریەکان ژنان و پیاوانی ئازادیخواز با بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم نوێنەرایەتیەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی هامبورگ و فرانکفۆرت کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروش خوازیاری ڕاگرتنی سزای ئیعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. شایانی باسە کە دەستگای قەزای ڕژیم لە مانگی مارسی 2025دا بەلانی کەم 58 بەندکراوی ئیعدام کردووە.
خۆپیشاندانی کرێکارانی پانامایی دژ بە سیاسەتەکانی دەوڵەت. ڕۆژی چوارشەممە 13 خاکە لێوەی 1404 هەتاوی ئەندامانی ئیتحادیەی ملی کارەگەرانی پاناما دژ بە سیاسەتەکانی دەوڵەت ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. ماوەی 1 ساڵە دەوڵەتی پاناما هەوڵی داخستنی یەکێتیە کرێکاریەکان ئەدات لە ڕۆژانی ڕابردوودا هەموو حیسابە بانکیەکانی سەر بە ئیتحادیە کرێکاریەکانی ئەو وڵاتەی داخستووە. هەڵسوکەوتی دەوڵەتی پاناما ناڕەزایەتی بەرینی کارگەرانی ئەو وڵاتە بە دوای خۆی داهێناوە و ڕۆژی چوارشەممە هەزاران کارگەر لەسەر شەقامەکانی پایتەختی ئەو وڵاتە دژ بە دەوڵەت خۆپیشاندانیان کردووە. دوایین هەواڵمان سەبارەتە بە گیانلەدەستدان و برینداربوونی 328 کرێکار لە وڵاتەکانی هیندستان و مالزی. ڕۆژی سێشەممە 12 خاکە لێوە 328 کرێکار بەهۆی تەقینەوە لە کارخانەی بەرهەمهێنانی کەرەستەی یاریە ئاگرینەکان لە هیندستان و پاڵاوگای پترۆناسی مالزی بریندار بوون. بەپێی راپۆرتەکان تەقینەوە لە کارگەیەکی بەرهەمهێنانی کەرەستەی یاریە ئاگرینەکان لە ئایالەتی گۆجەراتی هیندستان ڕوویداوە و بۆ هۆیەوە 18 کرێکارگیانیان لەدەستاوە و 5 کارەگەر بریندار بوون. لە لایەکی دیکەوە لولەی گواستنەوەی گازی پاڵاوگای پترۆناسی مالزی تەقیوەتەوە و لە ئاکامی ئەو ڕووداوەدا 305 کرێکار بریندار بوون و زیانێکی زۆر بە خانووی دانیشتوانی دەوروبەری ئەو پاڵاگەیە گەیشتووە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.